لەگەڵ زۆر بەڕێز عەبدوڕەزاق خەیلانی وتەبێژی دەستەی پاراستن و چاکردنی ژینگە باز لە چالاکیەکانی دەستەی ژینگەکەین لە هەرێمی کوردستانە لە ساڵی 2022 بابزانین چیان کرد و پلان و بەرنامەیان بۆ ساڵی نوێ چییە؟ بەڕێز عەبدوڕەزاق ئەگەر پێمان بڵێ چالاکیەکانتان لە ساڵی ڕابردووە چی بوو دیارترین کارە گرنگەکانی دەستەی ژینگە و پلانتان بۆ ساڵی نوێ چییە؟ بەهێنتان باش ئێمە لە ساڵی ڕابردوو کۆمەڵێک چالاکیمان ئەنجام داوە ئەویش بەوەی کە ڕەزامەندیدان بە ئەو پرۆژانەی کە لەلایەن وەزارەتە پەیوەنددارەکان لایەنە پەیوەنددارەکان دێتە فەرماگەی ژینگە لە پارێزگاکان و ناو دیوانی دەستە بۆ ڕزامەندیدان لەسەریان لە وەبەرهێنان لە پیشەسازی لە کشتتوکال لە شارەوانی پرۆژە لە تەندروستی پرۆژە خزمەت گوزارەکان هەموو ئەو بابەتانە دێتە لای ئێمە بۆ ئەوەی ڕزامەندیان لەسەر بدەین لەسەر ئەو بابەتە ئێمە ژمارێکی زۆر ڕەنگە ژمارەکەم وەکو ئامار لامە بەڵام لەبەرم نییە برم چەند پرۆژە ئەوە بەجیاکراوی هەیە لە هەولێر و لە سلێمانی و لە گەرمیان و لە دهۆک و لە ڕاپەڕین و لە هەموو ئەو فەرمانگانە لە هەڵەبجەش ئەو پرۆژانە ڕزامەندیان لەسەدرێ بۆ ئەوەی پابەندی ڕێنمای ژینگەیەکان بن لە کاتی ئەنجامدانی چالاکیە پرۆژەکانیان چالاکیەکانیان پێویستە پابەندی ئەو ڕێنمایانە بن کە لەلایەن دەستەی پاراستن و چاکردنی ژینگە یان فەرماگەی ژینگە پارێزگاکان پێیان ئەدرێ ئەویش بەوەی کە پابەندی ناوەرۆکی راپۆرتی هەڵسەنگانی کاریگەری ژینگەی بن کە ئەو راپۆرتە ئامادە ئەکری و هەموو لایەنە ئەرێنی و نەرێنیەکانی کاریگەری ژینگەی کاریگەری پرۆژەکە لەسەر ژینگە دەخرێتە ڕوو بۆ ئەوەی بتوانین زوو چارەسەری ئەو کێشانە بکەین کە لە کاتی ئەنجامدانی ئەو پرۆژانە ڕوبەڕمان دەبێتەوە. هەروە لەسەر مەسلەی هەندێک لەو پرۆژانێک کە دێتە لامان لەبەر ئەوەی شوێنەکانیان گونجاو نەبووە ڕەت کراونەتەوە یعنی ڕزامەندیان پێ نەدراوە نزیکەی 30 پرۆژە لە سەرتاسەری هەرێم ڕەت کراونەوە لەبەرەوەی شوێنەکانیان گونجاو نەبووە و چالاکی ترمان هەبووە لەسەر مەسلەی دەرکردنی ڕێنماییەکان ئێمە هە لە ساڵی 2022 5 ڕێنماییمان دەرکردووە هەموو ئەو ڕێنمایانە هەندێکیان پەیوەندی هەیە بە دامەزرانی چاودێرەکان لە چاودێری ژینگەی لەسەر پرۆژەکان و پۆلینکردنی پرۆژەکان و ڕزامەندیدان لەسەریان ئەوە ڕێنمایی ژمارە سێ ساڵی 2022 ڕێنمایی ژمارە چواریش لەسەر مەسلەی پاراستنی ئۆزۆن و ژمارە پێنجیش لەسەر مەسلەی چۆنێتی خۆپاراستن لە تیشکە نائەوێنیەکان هەموو ئەو بابەتانە لەبەر ئەوەی پەیوەندیان بە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیانە هەیە ئەبێ ئێمە ڕێنمایان بۆ دەرکەین ڕێنمایان بۆ دەرکەین بۆ ئەوەی بتوانین بە باشترین شێوە پارێزگاری لەو توخمە ژینگەیانە بکەین کە ینی هەیە پەیوەندی بە چۆنیەتی جێبەجێکردن هەیە بە تایبەتی هەموو ئەو بابەتانەی کە لەلایەن خاوەن پرۆژەوە ئیشی لەسەرەکرێ بۆ ئەوەی سەرپێچی نەبێ بۆ ئەوەی ئێمالکردنی ڕێنمایەکانی ئێمە نەبێ بۆیە پێویستە ئێمە هەموو بۆ زیاتر جێبەجێکردنی یاسا ژمارە هەشت پێویستە ئێمە ئەو ڕێنمایانەمان هەبێ ڕێنمایی دەرکەین بۆ ئەوەی ئاسانتر بتوانین ئەو یاسایە جێبەجێ بکەین لەسەر خاوەن پرۆژەکان لەسەر مەسلەی هۆشیارکردنەوەی ژینگەیش ئێمە کارێکی زۆرمان کردێ لەسەر ئەو بابەتە ڕاستە ئێمە ئەبێت لە ناو هەموو چین و توێژەکانی کۆمەلگا ئیش بکەین لەسەر هۆشیارکردنەوە بۆ پیسنەکردنی ژینگە و پاکڕاگرتنی ژینگە بەڵام ئەوەی زیاتر گرنگیمان پێدایە لەسەر ناوەندەکانی خوێندنە بە لەبەر ئەوەی ئێمە ژمارێکی زۆر 2 ملیۆن تەلەبەمان هەیە لە ناو ناوەندەکانی خوێندن کە کاریگەری زۆری ئەبێ لەسەر وشیاربوونەوەیان لە بوارە ژینگەیەکان ڕۆژانە تیمەکانی ئێمە سەردانی ناوەندەکانی خوێندنەکەن بۆ ئەوەی قسە و باسییان بۆ بکەن لەسەر پاراستنی ژینگە و چۆنێتی پیسنەکردنی هەر لەسەر ئەو بابەتە ئێمە نامیلکەیەکمان دەرکرد بە ناوی ڕێبەری ژینگەی بۆ هەموو ئەو مامۆستایانەی کە زانست یان جوگرافیا یان بایۆلۆجی هەموو ئەو بابەتانێک کە لە ڕووی زانستیەوە
گرنجیان هەیە ئەوان بتوانن ببن بە ڕێبەری ژینگەی لە ناو ناوەندەکانی خوێندن لە سنووری هەر پەروەردەیەک لە سنووری هەر پەروەردەیەک ئێمە سمیناریان بۆ ئۆکەین دوای پێشکەشکردنی سمینارەکە و چۆنێتی ئیشکردنیان لە ناو ناوەندەکانی خوێندن نامیلکەکانیان بەسەردا بەشەکەین بۆ ئەوەی ببێتە ڕێبەر بۆ خۆیان بۆ ئەوەی بتوانن چۆن لە ناو ناوەندەکانی خوێندنیان لە ناو پۆلەکانیان لە بۆنە ژینگەیەکان بتوانن قسە و باسی پیس نەکردنی ژینگە یان خاوێن ڕاگررتنی ژینگە بکەن بۆ ئەوەی ئاسانکاری بێ بۆ مامۆستایانە نابێتە منهەجێکی مقرڕ کە دەرەجەی لەسەر بێ بەڵام وەزارەتی پەروەردەش دەستخۆشی لێکردین لەسەر ئەو بابەتە کە پێویستە لە ناو ناوەندەکانی خوێندن ئەوە گرنگی پێ بدرێت لە ڕووی پاراستنی ژینگەوە. بەڕێز خەیلانی 2023 ئەکرێ بڵێن جیاوازترە بێ خۆتان بە گروتینی نوێوە ئامادە کردووە بۆی کە ئەم ساڵ جیاوازتر بێت لە 2022 ینی کاری جیاوازتر بەرنامەی جیاوازترتان داناوە لە 2023 هەمووکو دوا پرسیارە مەگەر ئێمە مەسلەکە ئەوە نییە بەرنامەی جیاوازتر بەڵام درێژە پێدەری ئەو بەرنامانەین و بە ڕێک و پێکتر و یان بە شێوەیەکی چرتر ئیشی لەسەر بکەین بەردەوام ببین لەسەر ئەو بابەتانە بەڵام لەسەر زیاتر گرنگی ئەدەین بە بابەتی گۆڕانکاری ئاو هەوا لە جیهاندا هەیە ئێمە لیژنێکی باڵای ئەنجومەنی پاراستن و چاکردنی ژینگەمان هەیە لە نوێنەری وەزارەتەکانی تێدایە ئێمە زیاتر ئیش لەسەر ئەوەکەین کە لەبەر ئەوەی ئێمە بەڵگەنامەی پشکداریە نیشتمانیەکان یعنی وەثیقەت المساهمات الوطنیە کاتی خۆی ئامادەمان کردووە بە هاوانجی لەگەڵ وەزارەتی ژینگەی فیدرالی ئەوە ئەبێ جێبەجێ بکرێ ئەو ئەرکە ئەکەوێتە سەر وەزارەتە پەیوەنددارەکان هەم لە کەمکردنەوەی دەرهاویشتەکان هەم لەگەڵ خۆ گونجاندن لەگەڵ گۆڕانکاریەکانی ئاوهەوا بۆیە هەر وەزارەتێک چەند ئەرکێکی ئەکەوێتە ئەستۆ ئێمە ئەبێ قسە لەگەڵ ئەو وەزارەتانە بکەینیان لە کۆبنەوەکان تیش بخێنە سەر ئەو لایەنانەی کە هەر وەزارەتێک چی پێویستە لەسەربی کات بۆ ئەوەی ئەو نەخشە ڕێگای دامانناوە بۆ خۆگونجاندن لەگەڵ گۆڕانکاریەکانی ئاوها یان کەمکردنەوەی دەرهاویشتەکان جێبەجێ بکەین بۆ ئەوەی بتوانین پارەی بۆ وەرگین لە نەتەوەیە گرتوەکان لەو کاتێکە ئێمە پرۆژەمان ئامادە بێ بۆ ئەوەی ئیشی لەسەر بکەین و بتوانین ماکو کەمکردنەوەی دەرهاویشتەکان ینی سوود وەرگتن لە وزە نوێ بووەکان یا وزە خاوێنەکان وازهێنان لە وزەی نەریتی ئەوەی لە زەوی دەرەهێنرێ وەکو یعنی نەوت و مشتەقاتەکانی بۆیە ئێمە ئەبێ ئیش لەسەر ئەوە بکەین ئەبێ لەسەر گرنگی بدەین بە گواستنەوەی گشتی بۆ کەمکردنەوەی دەرهاویشتەکان ناکرێت ئەوە هەموو ئۆتۆمبیلە لە شەقامەکاندا هاتوو چۆ بکەن و هەمووی سوتەمەنی سەرفکە ئەگەر گواستنەوەی گشتیمان هەبێ ئەوە ڕێژەیەکی زۆر لەو دەرهاویشتانە کەم ئەبێتەوە لەبەرەوەی هەر گواستنەوەیکی گشتی ینی پاس بێ یان ترام بێ یان میترۆ بێ هەر شتێک بێکە ژمارێکی زۆر نەفەر هەڵەگرێ بە یەک بزوێنەر یعنی بە یەک مەچینە بە یەک مەچینەی سەرفکەری سوتەمەنی ئەتوانین کەمترین دەرهاویشتەمان هەبێ لەوەش هۆکە ئەوەیەکە ژینگەکەمان ینی هەوایەکە زۆر پیس نابێ ئەو دەرهاویشتانە فڕێ نادرێنە بەرگاوە هەروەها لەسەر مەسلەی خۆگونجاندنیش لەگەڵ گۆڕانکاریەکانی ئاوهەوا پێویستە ئێمە گرنگی بە زیادکردنی ڕێژەی سەوزای بدەین ڕێژەی سەوزای ینی چاندنی دار ئێمە مەبەستمان ئەوەیە کە ڕێژەیەکی زۆر ینی ژمارەی زۆر دار بچێنین بۆ ئەوەی بتوانین هەموو ئەو گازە دارەکان ئەو گازە پیسانە هەڵەمژن و دەیکەن بە ئۆکسسیجین و دەری دەدەنەوە بەرگە هەوا خاوێن نەبێتەوە پاکە بێتەوە لەو گازە پیسانەی کە لەلایەن ئامێرەکانی گواستنەوە یان کارگەکان ئەوانە گازانە دەردنێنە بەرگاوە پیسەری هەوایەکە بۆ ئەوەی بتوانین ژمارێکی زۆر لەو دارانە بچێنین. بەڵێ بەڕێز عەبدوڕەزاق خەیلانی و تەبێژی دەستی پاراستن و چاکردنی ژینگە سپاس زۆر سپاس کە لەگەڵمان بووی لە هەولێرەوە سپاس بۆ ڕوونکردنەوەکانت.